زایەڵە و دەنگدانەوەی دروشمی ژن ژیان ئازادی لە ئەفغانستان. لە کاتێکدا کاوت و وێژەکانی بەناو ئاشتی لە نێوان ئەمپریالیزمی ئەمریکا و گروپی ئیسلامی تاڵبان لە ساڵی 2018دا لا قەتەر ئاشکرا بوو، ژنان لە ئەفغانستان هەستیان بە مەترسی کرد. ئەو ژنانەی کا خوێندەوار و لەو وڵاتەدا ببوونە کارەیەک سەبارەت بە وت و وێژانە شکایەت و گلەییان کرد. ئەوان نابەجێ هیوادار بوون تا کابینەی ترامپ ڕەحمی پێیاندا بێت و ئاوڕێک لە شکایەتەکەیان بداتەوە. بەڵام بڕیاری پیلانگەڕانەی گەڕانەوەی تاڵبان بۆ سەردەسەڵات لە خزمەت بە بەرژەوەندیەکانی دەوڵەتی ئەمریکا لە ناوچەکەدا بەڕێوەچوو وا دەبوو ئەنجام بدرێت کە بەڕێوەچوو. ئەم جارە ژنانی تێکۆشەر هەوڵیاندا لەو ئازادیە کەم و کورت و بێڕیشەیەی کا لە سەردەمی ڕژیمی پێشوودا دەستەبەریان کردبوو پارێزگاری بکەن. بەڵام خەباتی ژنانی بێبەش لە هەموو جۆرە تەشەکولێک سەرەڕای بوێرانە و جەسوورانە بوونیان نەیانتوانی بەرباهێرشەکانی تاڵبان بۆ سەر مافەکانی خەڵکو و لەوانە سەرجەم ژنان بگرن. تاڵبان لە ڕۆژی 15 ئوتی 2021 کە هاتەوە سەردەسەڵات بە خێراییەکی زۆرەوە ژنانی کێشایە بن بۆرقەوە. ئیمکانی خوێندنی لە زانکۆی لێسەندنەوە و کارکردنیانی لە شیرکەت و ئیدارە تایبەتەکانی خارجی و نێوخۆیی قەدەغە کرد. پێشڕەویە خێراکانی ئەم هێزە کۆنەپەرستە دژ بە ئازادیەکان و مافەکانی ژنان لە ڕێگای سەرکوتی توندەوە بەڕێوە برا و بێهیواییەکی قوڵی لە نێو ژنانی ناڕازی ئەفغانستانیدا دروست کرد. لەوەها بارودۆخێکدا شۆڕشی خەڵکی ئێران بە دروشمی ژن ژیان ئازادی ڕووناکیەکی خستە تونێلی تاریکی داهاتووی خەڵکو و بە تایبەت ژنانی ئەفغانستانیەوە. مەدینە دەروازی یەکێک لە ژنانی تێکۆشەر و زیندان دیتووی ئەفغانستان لە پەیوەندی لەگەڵ دەنگدانەوەی دروشمەکانی شۆڕشی ئێران لە کۆمەڵگای ئەفغانستاندا لە تویتەری خۆیدا نووسی: مەسای خۆشەویست، ئەمڕۆ ناوی تۆ هێمایەکە بۆ ئازادی و تێکۆشان. ئەمڕۆ خەڵکی ئێران چەندە بوێرانە بۆ دەستەبەرکردنی ئامانجی لاوانی وەکو تۆ شەقامیان داگیر کردووە. ئێمە ژنانی ئەفغانستان لەگەڵ ئێوەین لە تاران تا کابل. عارف خاتەمی یەکێکی دیکە لە چالاکانی مافەکانی مرۆڤ و لە ژنانی ناڕازی دژ بە حاکمیەتی تاڵبان وتی: ئێمە ژنانی ئەفغانستان وێڕای ستایش و ڕێزدانان پشتیوانی لە خەبات و خۆڕاگری بێوێنەی ئێوە ژنانی ئێران دەکەین. ئێوە تا سەرکەوتن هەنگاوێکتان ماوە، تەسلیم مەبن و کاخی زوڵم و ئیستبداد بڕوخێنن. هەموو ئەو کەسانەی باوەڕیان بە دادپەروەری و مافەکانی مرۆڤ و ئازادیەکانە لەگەڵتانن. عەلی سادقی گۆرانی بێژی ئەفغانستانی گۆرانی لایلایە بکەی پێشکەش بە مەسا ئەمینی کرد و نووسی پێشکەش بە کچێک کە گیانی فیدای تاڵەموویەکی بوو. ئەم خەمە بۆ ئێمە ئاشنایە. مەسا فەرخوندە تەبەسوم و ڕەخشانەکان بوونە قوربانی بیر و باوەڕی دینی تاقمێک کە پێیان وایە لەلایەن خوداوە هاتوون تا کەسانی تر بە زۆر ببەن بۆ بەهەشت. ڤیدیۆیەک لە ژنێکی ئەفغانستانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بووە کە نیشانی دەدات لەبەر ڕاگەیاندنی هاوپشتی لەگەڵ ژنانی ئێرانی چارشێوەکەی فڕێداوە. ئەو ڕواڵەتی خۆی تاریک کردووە تا نەناسرێتەوە و دەڵێ نابۆ حیجابی ئیجباری و نابۆ حکوومەتی دژەژنی ئیسلامی. فەرەحناس فروتەن یەکێک لە هەواڵنێرانی ئەفغانستانی بە بڵاوکردنەوەی وێنەیەک لە ژنانی ناڕازی لە ئێران نووسی: ئەم مێژووە مێژووی شکۆداری شۆڕشی ژنان لە ئەفغانستان و ئێرانە. وڵاتی ئێمە ئەو شوێنەیە کە ژنێک بەم شێوەیە ڕاساوە و دژ بە زوڵم و بێدادی خۆڕاگری دەکات. پشتیوانی ژنانی تێکۆشەری ئەفغانستانی لە نێوخۆ دەرەوە لە شۆڕشی یەکسانی خوازانەی خەڵکی ئێران بۆ داهاتووی ژنانی خودی ئەفغانستان هیوا بەخشە. شنەی شۆڕشی ئێران کە لە بەشێک لە دنیادا هەڵی کردووە لە ئەفغانستان و وڵاتیانی دراوسێ حکومی نەسیمێکی بەخۆیەوە گرتووە کە دەتوانێت ببێتە باهۆزێکی بەهێز.